خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بینینجا هیچ شتێک لەوە خۆشتر نییە زۆر کەس کە خانەنشین کراوە هێشتا پێی ناخۆشە لە ناخەوە و هەندێکەیە خۆی خانەنشینەکە لەبەرەوەی بتوانێت فریا و بە کارێکی تر بگات یان کارێکی تر لە سوچێکی ترەوە خزمەت بە کۆمەڵگا بکات. جا ئێستا ژمارەیەک لە کەسانی خۆبەخش پێش خانەنشین خۆبەخش چونکە تەنها خانەنشینین چەندین کەساتی تریشان تێدایە بەڵام زۆرینیان ڕەنگە خانەنشین بن گروپێکیان دروست کردووە بە ناوی گروپی ئاسوودەی گەشت. ئەم گروپە کاری خۆبەخشی ئەنجام بدەن. ئەمڕۆ دوو ئەندامی ئەم گروپەمان لەگەڵدایە کە خۆبەخشن خسۆباز لەسەر دروستبوونی ئەم گروپە ئاکەین و بیرۆکەکان لەکوێوە بۆ هاو وا زیاترە و کارە خێرخوازانەیە کەن چین و تەنها لە شاری سلێمانی ئەندامیان هەیە یان لە دەرەوەی شاری سلێمانی و شارەکانی تری شەمانە هەمووی ئەکەین بە پرسیار و باسێکی کاری خۆبەخشیشەکەین چیە گەێنێت لەلای ئەوان چی پێبەخشیون لە ڕێی مرۆڤایەتیەوە هەریەکە لە خاتو شادڵتەها و هەروەها ڕازا و محەممەد کە هەردووچیان خۆبەخش و ئەندامی ئەم گروپن هاتوونەتە ستۆدیۆ بۆی قسە لەسەر ئەم گروپە بکەنیا خۆ بەخێر بن زۆر بەخێر بن بەیانیتان باش سپاس بەعینتان باش. خاتو شادڵ لە جەنابتەوە دەست ئەم گروپە چییە و بۆچی دروست بوون؟ بەڵێ ئێمە گروپێکین کۆمەڵە خانمین کە هەمومان ئیش و کاری خۆمان هەیە هەرێکێکمان لە ئێمە ئارایشگای خۆی هەیە هاوڕێتێکی جوان لە بێتان ئارایشکارنەوەی هەمومانەوەی ئەو گروپە ئەندامەکانی ئەم گروپە هەمووی ئیشی ئارایشگاکە و خاوەن ئارایشتگایە سەر ڕایەوەی کە خۆمان ئیش بۆ خۆمانەکەین سەر بە خۆین و کۆمەڵی کارمەندمان لەگەڵە هەلی کارمان بۆ ڕەخسانون هاتین بیرمان کردەوە ئیتر ژیان وا پێویستەکە بیرمان کردەوە کۆمەڵی کەسێ حەزەکە ئەو ئیشە و خۆ جوانکردنەی بکا کە ئێمە کەسێکی ئاوا بە سادەیەتە ساڵۆن و ئیشەکانێکە خەڵکانێک هەیە کە دەستی پیاناگە ئێمە هەستین بە کاری خۆبەخشی کۆمەڵی هاوڕێن گروپێکمان دروست کرد هەر کەسێک بیرەکەینەوە هەر کەسێ هەر پێویستێکی هەبێ و دەستی بە دەرەوەیانەگە ئێمە بچین بە خۆبەخشانە بچین کاری بۆ بکەین. زۆر باشە خوا لە شتان ساغ بێماندوو نەبن خات و ڕازا بینە لای تۆ تۆش بەخێر بەی سەر چاوان باسێکی ئەومان بۆ کە ئێوە وەکو ئەم گروپی خۆتان ئەتانەوەی کێ بەسەرکەنەوە بۆ نمونە بچەند کاری ئارایش بۆ کێ ئەنجام بن. بەڵێ ئێمە ئەمانەیە ئەو شوێنانە بەسەرکەینەوە کە دەستیان ناگا بە ئێمە وەکو سۆزی دەرونی شەڵتەر ڕاگیراوان هەتا خانەی پیرانیش چوین بەڵێ بە ساڵات چوان هەتا لە خەستەخانەی هیواش داوامان کردووە کە ئەوگانەی کە یارمەتی نەخۆشەکە و نەخۆشەکە کارێن پێویست بووکێ باشە دەستمان پێ زۆرترین کار کە بۆیان کەن چیان بۆ ئەنجامێن و دواتر کە کارەکەیان بۆ ئەوکان سێری خۆیانەکەن و چەستێکیان هەیە هەستێکی زۆر خۆشیان هەیە زۆرترین کار قژ بڕێنە بۆیەکردنە هەچی ئەو خۆیان داوایەکەن یان ئێوە خۆتان بۆیانەکەن خۆیان کاتەوان تەلەفۆنمان بۆکەن و کە ئێمە چین پێویستیان بە مەسەن چه خزمەت گوزاریەکە کە لای ئێمە پێشکەش بکرێ ئێمە پێشکەشیەکەین خات شادڵبەینەوە چن ینی بە گروپ ئەچن یان بە تاکتاک ئەگەر کەسێک یەک داواکاری شێ بێ کێشەی نیە بۆ منە لەناو چاکسازەکان بێ لە ناو خانەی بە ساڵە چوان بێ بەڵێ ئێمە کە وەکو گروپێکین ناسراوین بۆ نمونە لەگەڵ لێپرسراوانی بەڕێوەراتی مەسەرەن بۆ منە سۆزی دەرونی بۆ منە بە ساڵا چوان یاخود شێڵتەرەکان بە هەر شێوەیەک بێ خۆیان لەوێ تەبعەن هەڵبەت کادری خۆیان هەیە ئەزان پێویستیەکانیان چییە ئەو کات تەلەفۆنێک لەگەڵ یەکێک لە ئەندامەکانەکەن لەگەڵ ئێمەیە زیاتر ئیدارەکەی بەڕێوە بین و ئێمەش لە گروپەکەی خۆمانە هەر شەوێدایە بەزێنین هاوڕێیان بەیانی بۆ نمونە سۆزی دەرونیمان هەیە چەند کە زامادابێ بڕابکە لەو کاتێک کە نامەیەکی وادانین یعنی زۆر جارڕی لەوانەیە دووسێ کەس بۆی بکرێت چکوت بار و زڕۆفی ژیانەکە جواهیان کەسە و مەشغەڵەتی خۆی هەیە کە سیرەکەین هەمووی ئامادەکاری هەمووی بە دڵسۆزیەوە یعنی بەڕاستی زۆر بە دڵێکی فراوانەوە هەمووی مستەلاحێکمانێ جاری کە ژوتومە من هەر کەس من ئەنووسێ کاتێک سیرەکەی منەکان هەموو ئەندامەکانی گرتوتەوە خوا لە شتان ساغ هەمووتان وەکو خۆت باسی لێواکەی بە دڵسۆزیەوە کارەکە ئەنجامێن اینجا تۆ خۆشدێکێکی لەو دڵسۆزانەی کە لەبەر ئەم کارە خۆبەخشیە هەوڵی ئەوە داوا خۆت خانەنشین پیباستێکی ئەومان بۆ کە بۆچی ئەو بڕیارەوەیە بەڵێ من تەبعەن ساڵانێکی زۆرە لە فەرمانگەیەکا بووم من لە شارەوانی دەوامم کردووە لە بەشی خزمەت گوزاری بەشی خەدەمەت
ساڵانێکی زۆر ئیشم کردو بەڕاستی لەگەڵ کارەکەی خۆما تەنسیقێکی باشم کردبوو هەم ئەو مەکرد و هەم ئیشەکەی خۆشمەکرد بەڵام کە سەیرم کرد ئەم کاری خۆبەخشیە زۆرتر پێویستی بۆیە کاتێکی کەشم هەبێ هەستم کرد تۆزێ زەختەکە تۆزە زۆر بوو هەستام خۆم خانشین کرد بەیانیانم دانا بۆ کاری خۆبەخشی بۆی هەر کاتێک داوا کرا پێویست بوو ئامادە باشم یاخوانمونە زۆر بە ئاری ڕەنگە زۆر کەسە بێ کارە خۆبەخشیەکەەوە لا بنێ بڵە با خەریکی داوام و دایرەکەی خۆم بمۆنیە ئێمە بەعکسەوە ئەمەش زەرورێت ئێمە بەعکسەوە ئەسڵ خۆشمان بیریان نەخەینەوە کە مناسبەیە شتێکە بێڵێن ئەوە نەورۆزە ئەوە جەژنە تۆ بڵی فلان شوێن طبعا ئافرەتی تێ ئافرەت خۆتانەزار لە کاتی مناسباتە بە هەر بارودۆخێک بێ بە هەر زڕۆفێک بێ پێویستی بە خۆچاکردن خات و ڕازە و جەنابەت خانەنشینیت ینی بۆی وتم بۆی بزانم کە گروپەکە هەر مەرجنیەوەی کە خانەنشینێتایە کاری خۆبەخشی چ چێژێکی هەیە بەنسبەت ئێمەوە بەڕاستی چێژەکی زۆر خۆشە چکە کەچی لە شوێنەکە بە تایبەتی وەکو سۆزی دەرونی باش سۆزی دەرونی هەم پێویستی دەرونیان هەیە کە خوان ناتوان خۆیان چاکەن ینی پێویستێکی زیاتریان هەیە بە تایبەتی لەو شوێنیان زۆر مرتاحین بەبزەم هاوڕەکانی شمەرسیان زەمان کە چین بۆ ئەوێ زۆر ئەوان دڵیان خۆشە بێ کە بین ئەوان دڵیان خۆشە بێ ئێمەش دڵمان خۆشە بێ جگە لەوە هەنێک کات ئەوەنەوە گۆرانی بێژیش لەوێ سند یەکێکیان هەیە بێتاقەتە پێی خۆشەڵی گۆرانیم بۆ بڵێ هەموو نەوعێکیشی تایە پیری تایە گەنجی تایە کە ئەتوانێت لە لاحی مێشکەوە لاحی جەسەدیوە کە ئەتوانێت خۆی چاکات و خۆی پاکات هەموویان ئەو پێویستیان هەیە کە بۆن بە قژیان چاکەن ڕەنگە گرنگی بە مێکەپێکبان لەو ڕۆژەیە هەمویان بۆ کرێت ئەوەی کە پێویست بێ بۆیان نەکرێت دایمەشکەشین بۆ سۆزی دەرۆنی بە تایبەتی هەر هەمویان پێویستیان پێێتی شوێنیشیان هەیە بەڵام پێویستەکە ئێمەش یارمەتیان بین پێویستێکی زۆریان هەیە دەستان خۆش بێ خات و شادڵ تۆزە باسی تۆشکاری خۆبەخشیمان بۆ بکات چ هەستێکی بە تۆ بەخشی و هەروەها لە کاتێکا کابینی کارێکی خۆبەخشیەکەی بۆ کەسێک کە خۆی دەستی ناگاتە ئارێشکەکان ئەو کاتانە هەستی تۆ چۆنەکە ئەبینی ئەو کەسە ئەوەنە دڵخۆشە بەڵێ ئێمە لە کارەکەی خۆمانە کاتێ لە شوێنی کاری خۆمانە ئیشەکەین هەڵبەتە و کەسێ داواکاریەکە کا بە حەز و ئارەزوی خۆی ئێمە مقابلی ئەوە بەڕاستی بۆ بژێوی خۆمان ئێمە بۆ پارە ئیشەکەین بەڵام لە شکاری خۆبەخشەکە ئەوانە هەمووی خەینە ئەولاوە تەنها شت کە بیری لێ یەکەینەوە کە ئێمە ئەڕۆینە دەرەوە دوای ئێمە دڵی خۆش بێ بۆ نمونە ئەچینە بە شوێنی بە ساڵات چوان ئیتر ئەو لە شوێنی بە ساڵات چوانە هەڵبەتە دەستی ناگا بە هەموو شوێنەکە لە ڕووی داراییەوە لە ڕووی باری دەرونی خۆیەوە سۆزی دەرونی کە ئیشیان بۆکەین ئێمە زۆر مرتاحەبین کارێکەکەین هەموو شتێر پارە نیە لە ژیانە کەواتە ئێمە لێرە بیر لەوەکەینەوە مادام ئێمە دڵی ئەو کەسە دڵمان خۆشکرد و خۆشمان دەرونی خۆشمان مرتاحەبێن بڕوا بکە ئێمە لەم گروپی ئێمە حەزەکەم بەڕاستی ئەو نقطەیان بڵێم ئێمە لەگەڵمانە خۆی نەخۆشی خستخانە هیوایە بەشداریم کاری خۆبەخشیەکە بەڵێ هەمانە مناڵ بەخێو کا بەبێەوەی کە باوکیان لەگەڵانیە بارقورسێکی زۆر لەسەر ژیانی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوە بەدڵێکی فراوانەوە من بۆکو خۆم ئەو ڕۆژەی کە بەچم بۆ شوێنێکی وە هەستەکەم ئیشێکم کردو دەرونی خۆم زۆر مرتاحە زۆر ئاسوودەم پێم خۆشە کە ئەو کەسانی ئیسفادە لە دەستی ئێماکەن و بیر لەوە ناکەنەوە ئایا ئەمە ئیمکانیەتیان هەیە نییە مویمەوە ئێمە ئیشەکەیان بۆکەین هەروەکو ئێمە چۆن پێویستمان بە قژبڕینێکە و قژبڕین دایمەن پێویستیەکانی ژیانە باشە ئەوان زۆر داوای چیەکەم بە تایبەت ئەوانەی کە لە سۆزی دەرونین خات و شادڵ حەزەکەن چکارێکیان بۆ ئەنجام بن کە ئێوە چن ژیان چییە وڵا لە سۆزی دەرونی بە تایبەتی کێشە زۆرە سۆزی دەرونی خۆتان نەزانێت تکەیکە دەرونینە تەندروست بێ ژیانێکی تۆزە شپرز و هەڵ شێوانە ئێمە زیاتر لە سۆزی دەرونی احتیمام بین بە قژیان کە باری پاک و تەمیزیان ڕاگرین و هەیەە سەری سپیە تۆ هەر کاتێک کە یەکێک ئەبینی ئافرەتە لە چۆ شتە تەمەنەوە هێشتا و هەربیت لە جوانی خۆیە کاتەوە و لە زاکریاماوە تۆ پێشتر خۆ جوانکردنی پێویست بۆ بڵێ هەمان بۆ چوین بۆ لای جاران خەنەمەیاوە لە قژم ئێستا بۆی لێ ئەمی ئەو مناقەشێ بەردەوام لە مێشی خۆیان هەیە کە پێویستەکانی خۆی چییە قژیان بۆ بڕین بۆیان بۆ یاکەین تەنانە زۆر جارێ هەیان بۆ داوای متموری کردو لێمان داوای بۆینی نۆکی کردووە چۆن لە ژیانی ئاساییە خۆمان پێویستمانە یاخود خوشکمان یا مناڵمان یا کچمان هەر کەسە پێویستی بەو
بەشتانە بێ ئەوان لەوێت لێمان داواکەن نییە قەت پێ و بڵێن قژم بۆ مەبرا حەزەکەم قژم درێژ بێتەوە پێیان ناخۆش قژیان بەڵە خۆی ئافرەت بە ئام طبیعەتی ئافرەت حەزی لە قژە بەڵام بەڕاستی ئەمیان ڕاستیە گەر بڵێم قش درێژکردنەوە لە بەعزە شوێنێکە تۆزە ئەرکی زۆرترە بۆ کارمەندەکان چکو ئەوان ناتوان خوان ئەرکی خوان هەڵگرن لەو کاتەیە کارمەندەکان زیاتر بێرکەکانی هەڵگرن بەڕاستی قژی درێژی ژێمە خۆمان ئافرەتی نەزانین مراعاتی زیاترەوە پێویستیەکانی زیاترە و زیاتر متابعەیەوێ لەوێ نابێت لە زۆر ڕوەوە ئیتر ئێمە ئەڵێ سۆزی دەرونی ئەگەر قژیان درێژ بێ لەوانەیە خاتوڕازاو کە ئەچنا و شوێنانە ئەوانی بەتایبەتی سۆزی دەرونی ڕەنگە لە هەمویان بارەکان تایبەتتر ینی داوای هێندێک بابەتی تر ناکەن بابەتی ئەکسسوارە چوزانم مەیکە بەجێ بێڵن و بەردەوامنیان ئێوە ڕێنماییان ناکەن کە چۆن ئاگداری قژیان بن چۆن ئاگداری پێستیان بن وەریەگرن وەکو خۆی ناو بەناو ڕۆیشونەتەوە یان چەندە جارێ سەردانیانەکە بە بەردەوامیە چین بۆ بەردەوامیەوە لاتۆ گروپەکەمان ناسراوە لێ پێشەوەی کە کەسی کە داوا بکەن زۆر خەڵک هەیە کە ئەچێ بۆ ئەوێ خۆباشانە ئیشەکە بە زۆرترینیان یەکسەر تەلەفۆنەکەن بۆ گروپێمە گروپی ئاسوودەی گەش زۆر دڵخۆشن لەگەڵمانە بە تایبەتی ئەوان پێویستیان بە مراعاتی تایبەت هەیە لە بەرەو ڕێنمایەکانە وەرناگرن ئەنجا بە حەزەری شۆبێ بچیت چکەوانە کە بارێکی تایبەتی خۆیان هەیە مەسەن هەتا ئەگەمان لەم قەست شانە شتەکانمان هەبێت چکەوانە نەخۆش زۆر ببی بە هاوڕێیان بەڵێ بڵێ بڵێ ئەسەر زۆربیان چکە زۆر لەوێن ناوەکانیشمان نەزانن ئەی نەخۆشەکان حاڵەتی وای تایە نەهێڵن ئیشیان بۆ بکەن بڵێ حاڵەتی وای تایە کە نەهێڵن ئێوە حاڵەتی وایە کە نێڵە ئیشی بۆ بکەین بەڵام ضرورە کە ئیشی بۆ بکەی لەبەرەوەی ناتوانێت مەسەن باری دەرونی تاڵێ ناتوانێت مەسەن قژی پاکاتەوە ئەنجا هەر پێشم خۆشە لێرەوە دەستی کوردەخان خۆش بێ کە لەوێ بەشی ژنانە یعنی لێپرسایی بەشی ژنانە بەڕاستی زۆر دڵسۆزانە لە ئێمە دڵسۆستر ئیشەداش خات شادڵ ئێستا گەر ڕەنگە زۆر ئارایشکاری تر هەبێ هەمووتان ئارایشکارن هەر هەمووتانوانە ئێستا زۆر ئارایشکار هەبێ نەیزانی بە گروپێکی ئاوا هەیە پێی خۆش بێت لەگەڵتان بێ بە ئەندام چۆن پەیوەندیتان پێوە بکە وڵات زۆر کەس داواکە حتمما ینی بەڕاستیگە پەیوەندیان بە کورساتەوە کرێ مەژمارە جنابتانیان بینێ ڕاستیەکەی لێرەیە زۆر بن باشترە ئەمە بەڕاستی بەرپرسێرەتی خۆی هەیە ئێمە تەنیا شوێن سۆزی دەرونی نییە ئەمە چوینەتە ڕاگیراوانەوە چوینەتە بە کوردیەکەی خۆمان چوینەتە سجنەکانەوە بڵێن کە ئێمە واهی ئەڵێن چوینەتە سزادراوان چوینەتە ڕاگیراوان ئەمان ناوی باری مەسئولێتە ئەبێ باری ئەمنی ئەو شوێنە زۆر ڕاگری خەڵکانێکی زۆر باشە خەڵکانی دڵسۆ زۆرە خۆبەخش زۆرە ئێمە لەوانەیە ئەو قسەیە بڵێم لەوانەیە خەڵکێکە بێوتێتی با بێم بەڵام ئێمە تاکو نەیناسین و نەزانین بەڕاستە هەڵسەنگاندنی خۆتانتان هەڵسەنگان نەکاڵێن ئەوان باشتر ئەندامێکیان ڕاستەکەی گەر گەورە بێ گروپەکە لە دوای بیرمان لێکرۆتەوە گەر ئەم شتێ کارەکانتان دەستی یارمەتیمان بۆ درێژکەن وەکو ڕێکخراوەکان وکوانە بێنە پێشەوە لەگەڵمانە لەلایەن هینەوە مثلا هاتوچۆ موادمان بۆ دابین کەچکۆ قورسایە لە سەر خۆمانە وای لێبێ گروپەکەمان گەورەتر بێ ئەو کاتا توانین ئەندامی زیاتر وەرگین بەڵام لە ئێستاە لەم گروپەیە مەسەن ئەم سیانزە کەسە کە ئەچین بۆ ئەوێ هەموو قانونەکان ئەزانین بۆ نمونە کەشتە ژورۆ تەلەفۆنەکە و دانێ بۆ نییە ڕەسم بگری بەروی ئەوانە حاڵەتی زۆر تایبەتن ناتوانانی کۆنتترۆڵی بکەی کە ئەگەر شتەکە زۆر بێت لە ئێستاژە ئەوە فریاکەوین ڕاست وتمەکە چەند گروپێک بن مثلەن ڕەنگاوەنی ئێوە جیاواز سجن و با بڵین خەڵکی کەشەیە خۆ بەخشارە کارەکە بەس ئێمە باسی گروپەکەی خۆمان بکەین هەستەکەم گروپەکەی مە زۆرترین کەسی تایە بەڕاستی بەرپرسیارەتێکە بەم سیانزە کەسە هەڵمان گرتووە لە هەموو ڕووەکانەوە لەشتان ساغ بێ جا ئێمە بەسکاری بەڕاستی جوانکاریەکانیشیان بۆ ناکەین ئێمە زۆر جار لە کاری خۆبەخشەکە زۆر شوێن هەبووە پێویستیمان بردووە یعنی ئیمکانێتێکی وا هەبووە بۆ نمونە شوێنێک لەوانە من لەگەڵ چەند هاوڕێیەکما کە باسی ئەوە کە کاڵم من یعنی خۆم لەناو ئەو ئیشەیە بۆم جلوبەرگمان بردووە
عفو قسەیەکەم پێویستی نەعل و ئەوانەمان بردون بۆ ئەو مناڵانە بێسەرپەرشتان لە بەشی ئافرەتان جلوبەرگمان بردو جلوبەرگی داخلیمان بردو کە لەوانەیە تۆزێ زۆر پێویستیە بەڵام زۆر دیار نییە کە یەکێک بۆیان بەرێ ئێمە ئەو شتانشمان لە شتان ساغ بە بگومان خانمان لە هەر بارودۆخێکا بن حەز بەواکەن کە گرنگی بە قژیان بن بە پێستیان بن بە ڕوخساریان بن اینجا ئێوە لە ڕێگای کارێکی خۆبەخشیەوە دڵی خانمێک خۆشەکەم بەڕاستیەوە زۆر پیرۆزە کارەکەتان لە شتان ساغ بن یەک شتێکەش لێرە هەیە لەسەر ئەو دڵخۆشیە ئێمە کە گروپێکە چین بۆ شوێنێک ئەم کارەکەین کارەکەمان سەرکەوت و ئەلحەمدولله تا ئێستا چوینەتە هەر شوێنێ دەرگای هەر شوێنێکمان کردەوە بە دڵێکی خۆش و بە مرتاحیاتوین و جوابیشمان وەرگرت دوایەوە ئەو کارانەمان کە کردو جێی دەستخۆشی بووە دەستی ئەوانش خۆش بەڵام لەگەڵەوە کە ئێمەی نەدەرەوە دوای ئەو بینەوە بەرەو ماڵەوە ئەم گروپی خۆمان کە خۆشمان دڵی خۆمان خۆشگەچین بۆ شوێن بۆ ناخواردن دانیشتێکی خۆمان باریشتماعی خۆمان بەقوتر بووە لەو دانیشتنە سعاتێکین بۆ شوێنانە خۆین دانیشتن چا خۆین و قسەی خۆمانەکەین ئەو ڕۆژەمان داناوە ئەو لایانی کەم ئەو تاقەمان داناوە خانەنشین بی هەر لە ماڵەوە دانیشیەوە ئەو کاریە وایکن کارێکی زۆر پیرۆزە ئەوەی کە منیش مەبەستم بوویان لەگەڵ ئەو کارم لانا و کێمە هاندانی خۆبەخشی بکەینە نەریتێک بە دڵنیاییەوە کاری خۆبەخشی زیاد بکەین لە لای خۆمان بێ ئامادەبی ئەبێ ئامادەبی لەناوە ئامادەبی بەڕاستی بەتێ من دوست خۆمە بەدایبەتی بۆ خانمان چکەتی ئەوانەی کە دەستیان بەم ئیشانە ناگات چکت لە دواییە تۆ ئەمانە یەنە دەرەوە بۆ ناو کۆمەڵگا بۆ ناو برا و خوشک و مناڵ کەستا لەگەڵا بووە سەرەتا لەگەڵتانە بێت و دوای یەک دوو کاری تروازیە نابێت دوورکەوتێتەوە تا ئێستا داوا ئەکەن کە بێنە ناومانەوە زۆر باشە لە شتان ساغ بەردەوامیکەماوەیەک ئیش نەبێ مەسەر پێویستی نەبێ خۆمان نەخوارەوە هیچ نییە نەچین بۆ هیچ شوێنێ باکس خۆمان بەدووادا خۆتان بە دوای کاری خۆبەخشیاگەڕێن نەک بڵین من یا ڕازا و هەموو ئەندامەکانی کەشمان خۆشەویستیمان هەیە بۆ هەمووتان ماندوونە بەرهیوای بەردەوامیتان من سپاسی زۆر لایەنیژەکەم بەڕاستی جاری وها بۆ ئێمە چین بۆ شوێنە پێویستمان بە ڕوخسەت هەبە بۆ چوونە ژوورەوە ئەمانە بەڕاستی بارگرانیان بۆ دروست کردوین بەس هاوکاریان کردوین ئیدارەیان دەستخۆشەکان خۆش بخات و شادڵتەها وارووا خات و ڕازا محەممەد هەردووکان خۆبەخش لە گروپی ئاسوودەی گەشت ماندوونە شەو پێم خۆشە بڵێم دوانزە کەسەکە یانزە کەسەکە یان دوانزە کەسێکی کە نەهاتون چایان ماچەکەم و دەستیانە ڕێزمان هەیە بۆیان سپاس بۆ ئێوەش ماندوونە لەشتان ساغ بێت دووبارە سپاس بۆ ئێوە